خۆشەویستەکانم بەهادەردانی پارە هەر ئەوە نییە بڵێ ڕقەمێکی پارەم لە کۆڵ بۆ و یاخۆت سەرف کراوە و کەمی کردووە نەخێر کە باسی ئاڵوودەبوون ئەکەین چۆن جگەرە زیانی هەیە و خێزان هەڵەتە شوێنێ یاخود لانی کەم نێوان ژن و مێردەکە تۆزێ ساریتیەکەوێت لەو ڕواگەیەوە ئەگەر قمارە ئەگەر مەشروبە بە هەمان شێوە مەبەست لەوە تێک نەچوونی خێزان و نەمانی خۆشەویستیە لەو ڕوانگەیەوە ئافرەتیش کاتێک کە ئاڵوودە ئابێت هەروانێ بڵێ پارەکە ڕقەمەکەم بێتەوە بەڵکو لەبەر ئەوەیە کە ئەم ئافرەتە کەسێکی ئەنانی دەرەچێت بۆلم ئافرەت شەردێن بەتەنها ئافرەت بەڵام زۆرینیان ئافرەتن کە ئاڵوودەی پارە سەرفکردن بوونە کاتێک کە لەلایەنی ڕۆحانیەوە ڕووە کاتە لایەنی مادیەوە کەسێکی زۆر خۆویستی لێ دەرەچێت کە کەڵکی خێزانداری نامێنێت کەڵکی مێردەکەی نامێنێت بۆ هەر خەریکی لە ئۆنلاین داواکردنی شتە و چونە بازاڕە بە دوای مۆدیلات بکەوێت نە بە سیارەکەی ڕازیە نە بە مطبەخەکەی ڕازیە نە بە ناوماڵەکەی ڕازیە بۆ چونکە هەشتی نوێ دێ هەر دیعایەی بۆ دێت سەری ساڵانێکی بۆ دێت جەژنەکانیشە بۆی دێت ئیتر ئەو شتێک کە لە بەرچاویەتی نایەتە بەرچاوی وەکو نیعمەتێکم یاخود ئەوانە هەموو دەبێت بەلاو بنێت ئیتر لایەنی ڕوحانی پڕ بکاتەوە ئەمەشی پێ ناکرێت ئەزیان کەم تەرخەمی مێردەکەیە یان ئەوەتە خۆی کەم تەرخەمیەتی یاخود دەوروبەری خراپە وایە کە ئەم ئافرەتە کەسێکی ئەنانی دەرەچێت تا وای لێ دێت تام لە ژیان ناکات چونکە مادە هەر ئەوەندە خۆشە هەتا نیتە کە هاتە ئەو تامەی نییە زۆربەمان ئەماوت بەس بچینە ئەوروپا غەمم نامێنێ هیچ کێشەم نێ بای قامەم نێ با لە کەمپا بم بەڵام کاتی ئەوروپا ئەدگو بەس لە کەمپا دەربچم هیچم ناوێت لە کەپیشا دەرچووی وتت بەس هەر شوقەیەکم بدەنێت تۆزێ وابێکە کەڵکی میوان و شتێکی هەبێت بەخۆم شی و حاضر بکەم هیچم ناوێت ئەویشت وەرگرت دوایت بەس ئیقامەکەم هەبێ وڵی 5 ساڵە باوکم نەدیوە دایکم نەدیوە ئیقامەکەشمان وەرگرت وڵی سەفەرێک بکەم ئەویشمان وەرگرت وتای وڵی وابکەم هەموو حەلەکانمان بڕی کەسی و تامەشی نەبوو وما الحياة الدنيا إلا متاع الغرور جای دنیا چییە تەنها چەند خۆشیەکی سەر لێ شێواوکە لەوە زیاتری چتر نییە ئەمە ئافرەتە داماوەش یاخود ئەو پیاوەی کە ئاڵوودەی پارە سەرفکردن بووە ئەبینی ئەوش تام لە ژیان ناکات نە مطبەخەکەی نە ناوماڵەکەی چونکە مۆدیل تازە دێت ئیتر ئاگای لەوە نییە ئەو لەو لایەنە کە زیاد کرد لە لایەشتر کەم کردووە کە لە لایەنی مادی زیادت کرد لە لایەنی ڕوحانی کەمت کرد تا وای لێ دێت لێک ئەترازێن داوای لێک جیابوونەوە ئاکات بۆ وازانێت ئەگەر لەگەڵ ئەو مێردەیە تێک بدا لە لایەکی ترەوە لای پیاوەکەی پیاوێکی ترە ئاسوودە ئابێت لە کاتێکە هەمان کێشەی هەیە بۆ چونکە ئەم ئاڵوودەی پارە سەرفکردن بووە تام لە ژیان ناکات بە گۆڕینی دەموچاوێکی تریز لە مەوزوعەکە ناگۆڕێ بەڵکو ئەبێت ئەم سیفەتە لە خۆی داماڵ بۆ چونکە یەکەمیشت ئەگەر ئیماندار لەبەر خۆی گەورە دووەمشت با بزانێت تام لە ژیان ناکە گەر بێت و ئینسان بە دوای مادە بکەوێ بۆ لەو سەردەمی خۆمانە چونکی سەردەمێکی مادیە هەمومان ئەزانین مادە پڕ بوو هەموو جێگا هەموو مەخزنەکانمان ماڵەکانمان پڕی ئەشیا بوو هەموو جێگاکەن ئەو هەموو بۆکسانەی لێ هەموو کۆنتینانەی لێ کە بە هەزاران تەن فڕادرێت و ڕەوانەکرێت بۆ وڵاتە ژارەکان بۆ چونکە تام لە ژیان نەماوە یعنی لە مادە نەماوە بەڵام ئینسان کە دەست بەداری ئەوانە بوو لایەنی ڕوحانی پڕ کردەوە ئێستا و مەجلیسە بۆ نمونە خۆ مەسەلەوەی کە خواردنەکە کەمە زۆرە ترشە تفتە سوێرە تامەکەی لەودای کە بەیەکەوەینە بێکەوبوونەکە تامەدات نەک کەسێک بێت یعنی برای گوتی وڵای ئاو نەبوو لە مزگەفتێ من باب گلەی بوو لە ئاوەکە خۆ بۆ ئاو خواردنەوە نهاتویت گرێک ئەوێ بێکەوە بوونە دوو برادە دوو تەقاکردێت لە باوەشەگرین و دوو ڕسمەگرین و ئیتر زەردەخانەکەن بێکتر ئەوە لە هەموو شتێک گەورەترا ولا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق هیچ شتێک لە چاکەیە بەکەم مەزانە وەلەو ئەگەر زەردەخانەیەکیش بوو بەڕووی برایەکەتە ئەم زەردەخانەیە بەسمە با برسیم بێت مشکلە ئەو شەو بە ڕۆژیەوە مەتاسممان ناخۆم کەی خواردن کێشەیە بۆ قەت گلەی لە خواردن لە شتانە مەکەن بۆی کە تام لە برایەتی بکەین نەک تام لە مادە بکەیت بەچی هاتی بە پایسکل هاتی بە قیتار هاتی بە سیارە هاتی بارچ هاتی گرنگ ئەوێت تۆ ئەم برایەتی بپارێزی لایەنی ڕوحانیەکە ئەساسە نەک لایەنی مادیەکە کە بەداخەوە بۆش ئەبین لەو حەزارەتە ئێستا کە حەزارەتێکی مادیە ئەبینی زۆرتر ڕێژەی خۆکوشتن هەیە لە جیهانە لە ئەڵمانیا ساڵانە نزیکەی 10,000 کەس خۆی کوژێ لە 24 ساعتە 25 کەسە خۆی کوژێ لە ئەنجامیش لەبەر ئەوەندە لەگەڵ مادە تێکەڵاو بوونە نەگەڕانەوەتەوە بەوەی کە مادە تەنها بۆ پێویستی و دابیرکردن و ئاسانکردنی ژیانە نەک بۆ مۆدیلاتە بۆی ئەبێ ئافرەتان زۆر لەمە شارەزا بن بۆیش حەدیثەکەی بەڕاستی زۆر هەڕەش ئامێزە کە ئەو ئافرەتانەی کە ئاڵوودە بوونە و لە هەمان کاتدا داوای تەلاقەکەن بەس لەبەر ئەوەی کە مێردەکەی هیچ عیبی نییە بەس لەبەر ئەوەی کە بەدوای خۆشی دنیا بکەوێت کە ئەم حەدیثە حەزەکەم بە گوێیاندا بچرپێنم چونکە ئەو کێشانە بەداخۆ زۆر بۆمان دێت کە ئەزیاتمانەدن منیش ئەڵێم لەوانەیە ئەم دایکانە ئەم خوشکانە ئەم حەدیثانەیان بە گوێچکەدا نەچرپێنرابێ بۆیش ئەو داواکە نەگەنە بەڕاستی من ڕێزم بۆ خوشکان هەیە بەڕاستی ئەگەر تێ بگێدرن لەمە ئیماندارترن بەحەقەت یعنی ئەوەی کە بینیمە زۆر لە زۆر شتان لە ئێمە باشترن لە ئێمە پیاوان مەزبووترن
دیندارترن لەخوا ترسترن و زۆر دووربینترن بۆ منداڵەکانیان کاتێک کەم تەرخەمێک لە مێردەکانیان ئەبینن سکاڵا ئەکەن ئەڵێ پیاوەکەم کەم تەرخەمە ئەڵێ پەروەردەی منداڵەکان ناکە منداڵەکان فێری کوردی ناکە لەگەڵیان فێر دانانیشێ بۆ ئەم ئافرەتە هەستپێکە مێردەکە هەست پێ ناکات لەبەرەوەی دووربینن لەبەرەوەی حەز ناکەن بەڵام ئەو باسی ئەو ئافرەتان ناکەم کە بەڕاستی هەموو شتێکیان لەدەست داوە تووشی نەخۆشی بوون نەخۆشی ئاڵوودەبوونی سەرفکردنی پارە